چەند گەنجێکی هەڵەبجەیی بە ئاگاداری شارەوانی شارەکە خۆبەخشانە پرۆژەی دروستکردنی کتێبخانەیان لە ناوباخی گشتی ڕاگەیاند بە ئامانجی بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری خەڵک و دەستکەوتنی کتێب لە شوێنە گشتیەکاندا. دەواازەیەک بکەینەوە بۆ ئەوەی کە خەڵکی تریش لە دوای ئێمە هەر لەم گۆشەی باخی گشتیا و لەم باخی گشتیا چەندین سنووقی تردا بنێت چەندین کتێبخانەی تردا بنرێەوە دەواازەیەک بێ بۆ شارەکانی تر بۆ جێگەکانی تر کەس خاوەنی پرۆژەکە نییە. ڕاستە ئێمە لە سەرەتای بیرۆکەکەمان گەڵاڵە کردووە باشە لە دوای ئەوەی کە گەڵاڵەمان کردی ئێمە خاوەنی نین لە ڕاستە هاوڵاتیان خۆیان خوێنەران خۆیان خاوەنی بیرۆکەکەن ئەو کەسانی کە سەردانی باخی گشتیەکەن و سەردانی شوێنەکانی پشووەکان ئەو کەسانە خاوەنی بیرۆکەکەن و دەستیان بە زانیاریەکان و بە کتێب ڕاگات. پرۆژەکە پێگاتووە لە کتێبخانێکی بچکۆلە و نامنراوە کتێبخانەکەت ناوەکەی بۆ مانایە دێت کە کتێبخانەی هەر کەسێکە کە پێویستی پێبێت. کتێبخانەکەت پێگاتووە لە سندوقێکی بچووک کە بە شێوەیەک دیزاین کراوە کتێبی بە ئاسانی لێ دەربێنرێت و تێ بکرێتەوە. لە هەمان کادا هەوڵ دراوە کتێبەکان پارێزراو بن لە وەرزە جیاوازەکاندا. گەنجی ئێمەوە ئێمە بەعام هەمومان لە کتێب دوور کەوتونەتەوە پێویستمان بەوە هەیە جارێکتر ببینەوە هاوڕێی کتێب بۆیە کاتێککە کەسێکێتە باخی گشتیەوە کاتێک بۆ ئیسراحەتە یاخود بۆ هەر بابەتێکی ترکێتە باخی گشتیەوە کاتێک ئەبینێ کتێبخانەیەکی وا هەیە ئەتوانێت سود لە کتێبەکانی ناوی وەربگرێەوە بیخوێنێتەوە یاخود کاتە فریەکانی خۆی کێت ئیسراحەتێک بکە شتێک بخوێنێتەوە و ئیسفادی بۆی هەیە. هەڵەبجە خۆتان نەزانن شوێنێکی سەقافی و یعنی شوێنێکی هونەری و گەنجەکانمان زۆربیان هونەرمەندن ڕۆشنبیرن شاعیرن یعنی کەسێک نین بڵێ وڵا ئەمانە هیچ نین و پەراوێزیان بخەین زۆر پێویستیان لەوە گەورەتر هەیە بۆیان بکرێ ئەوم کتێبخانەیەش سەرەتایەکە هیوادارم هەموو دارێک بەدارێکی ئەم باخی گشتیە بێ بە کتێبخانەیەکی بچووک. ئەوەی کتێبخانەکەت لە کتێبخانەکانی تر جا دەکاتەوە ئەوەیە کە پشت بە متمانە دەبەستێت متمانەی تەواو دەدات بە خوێنەر. خوێنەر سەرپشک دەکات لەوەی خۆی کتێب قەرز بکات و بیگەڕێنێتەوە. ئەم پرۆژەیە لەگەڵەوەی کەسێکی دیاریکرا و سەرپەرشتی ناکات بەڵام هەڵەبجەیەکان وەک خێزانێکی گەورە چاویان لەم کتێبخانە دەبێت و چاوەڕێ دەکرێت کتێبی پێ ببەخشن. بەو پێی ئەم پرۆژەیە یەکەم جارە لەسەر ئاستی کوردستان و عێراقیشدا ئەنجام بدرێت. جارێکی دی هەڵەبجە وەک پێشەنگ دەیەڵێتەوە لە دەست پێشخەری پرۆژە نایابەکاندا. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.